بەناوی خوای گەورە و میرەبان بەڕێزان کەناڵەکانی بینرا و بیسترا و چۆڕەکە کۆمەڵایەتیەکان بەناوی بنەماڵەی بەڕێز کاک حاجی عەلی حاجی عەبدولکەریم گرێزەیی لە عەشرەتی شێخ اسماعیلی خوا لێ خۆش بوو کاک حاجی سالار شەهید محەممەد گرێزەیی لە عەشرەتی شێخ اسماعیلی زۆر سپاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین سپاسی سەرجەم حیزب و لایەنە سیاسەکانی کوردستان دەکەین سەرۆک عەشرەت و مامۆسایانی ئاینی و پیاماقۆڵ و ڕیشسپی و کەسایەتیەکان دەکەین زۆر سپاسی دانیشتوانی گرێزە بە تایبەتی و دادەکانی دەوروبەری دەکەین کە لە شەوی ڕووداوەکەوە تا بە ئەمڕۆ لەگەڵمان ماندوو بوون زۆر سپاسی دەستگاکانی ئاسایش و پۆلیس و نەخۆشخانەی شەید شەوکەت و هەروەها نەخۆشخانەی شار و فریاکەوتنی سلێمانی زۆر سپاسیانەکەین لەگەڵمان ماندوو بوون و ئەزیەتیان کێشاوە زۆر سپاسیانەکەین ئێمە ناتوانین چاکەی ئەو خەڵکە بینەوە تەنها ئەومانەیە ئەڵێن خوای گەورە پاداشتان باتەوە بەڕێزان ئێمە دڵگران و خەمبار بین بەهۆی ئەو کارەساتەوە شۆک بین لە شەوی ڕووداوەکە بەڵام بەداخەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دوو جار خەمباریان کردین بەهۆی ئەو هەواڵە ناڕاستانەی کە لە شەوی حادیسەکە بڵاویان کردوێتەوە ئێمە سەرلەبەری ئەو لێدوان و نووسرا و پۆسانەی لەسەر ئەم ڕووداوە کراوە ڕەتی دەکەینەوە هەر لێرەشەوە سەرجەم ئەو دەستگا و ڕاگەیان و دەستگای بینرا و بیسترا و پەیج و ئەکاونتانەی و پۆستی ناڕاستیان کردووە بە زووترین کات ئەو پۆسانە بسڕنەوە بە دەر لەم ڕوونکردنەوە ئێمە هەر بابەتێکی ناڕاستیان بڵاو کردوێتەوە سکاڵایان لەسەر تۆمات دەکەین بەڕێزان ئەسلی ڕووداوەکە بەم جۆرەیە ئەم کوڕەی ئێمە ماوەی 6 ساڵە لە ئەوروپایە هیچ کێشەیەکی نەبووە وەک کوڕێکی دیندار بووە وەک هەر هاوڵاتێکی ئاسایی نوێژ و ڕۆژوو سەردانی مزگەوتی کردووە لە شاری ماجستەر سەردانی مزگەوتی فورقانی کردووە دەتوانن سەردانی وتاری ئەو مامۆستا بەڕێزە بکەن لە یوتیوب کە وتارەکانی هەمووی وتاری ئاسایی و یعنی هیچ شتێکی تیانە کە بێتە مایی ئەوەی کە وەکو هاندانێک بۆ ئەو بابەتە بەڵام ماوەیەک پێش ئێستا وەک ئەوەی هەستی پێکرابوو باری دەرونی تێکچوو بوو ئەم کارەساتی لێکەوتۆتەوە بە حکمی ئەوەی ماوەی 2 ڕۆژ بوو هاتبووە بۆ کوردستان مەشغوڵی خوالی خۆشببوو حاجی سالار بووین بەهۆی ئەوەی عملیاتی کرابوو فەتحی سەدری بۆ کرابوو بەدەم ئەوە بووین و بەهۆی ئەوەی کە سەردان و خزم و دۆست و ئەوانە سەردانیانە کرد ئێمە زۆر ئاگاداری ئەم کوڕە نەبین کە بزانین چۆنەڵێت بە دەمیەوە بچین لە ڕووی باری دەرونیەوە بزانین ینی بە تەواوەتی تاکیدمە بەهۆی حکمی ئەوەی کە مەشغوڵ بین نەمانزانی بە تەواوەتی ئەم کوڕە باری دەرونی تێکچووە و دواتر ئەم کارەساتە نەخوازراوی لێکەوتۆ بۆتە هۆی شەهیدبوونی 6 پەپولە و 6 کەسی ئازیزمان کە ئەم کارەساتەی لێکەوتۆتەوە